بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان الذين كفروا وصدوا عن سبيل الله أضل أعمالهم اواني ببروابون و برهلستی ڕێبازی خدایان کرد ئەوانە خدا کار و کردەوەکانیانی ون و پوچ کردوتەوە تەنانەت چاکەکانیشیان بێپاداشتە چونکە مەبەستیان خدا نەبووە والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد وهو الحق من ربهم كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم ئەوانەشی باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە و باوەڕیان بەو قورئانە هەبووە کە بۆ محەممەد دابەزێنراوە هەر ئەویش ڕاستە و لەلایەن پەروەردگاریانەوە ئەوانە خدا چاوپۆشی کردووە لە هەموو گوناهەکانیان چاکەشی ڕواندووە لە دڵ و دەرونیاندا و بۆ چوونیانی ڕێک و پێک کردووە ذلك بأن الذين كفروا اتبعوا الباطل وأن الذين آمنوا اتبعوا الحق من ربهم كذلك يضرب الله للناس أمثالهم ئەوەش بەهۆی ئەوەوەیە چونکە بەڕاستی ئەوانەی کە بێ باوەڕ بوون شوێنی ناڕاستی کەوتبوون بێگومان ئەوانەشی باوەڕیان هێناوە و مسلمان بوون شوێنی حەق و ڕاستیەک کەوتون کە لەلایەن پەروەردگارەوە هاتووە ئابەو شێوەیە خدا نمونەی ئەو دوو کۆمەڵە ڕوون دەکاتەوە بۆ خەڵکی تا فریای خۆیان بکەون فإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب حتى إذا أثخنتموهم فشدوا الوثاق فإما منا بعد وإما فداء حتى تضع الحرب أوزارها ذلك ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض والذين قتلوا في سبيل الله فلن يضل أعمالهم ئەم فەرمانە بۆ کاتی ڕوبەڕووبوونەوەیە لە گۆڕەپانی جەنگدا جا کاتێک گەیشتن بەوانەی بێباوەڕ بوون بێنە دەست لێیان و لە گەردنیان بدەن ئەجینا ئەوان ئێوە دەکوژن تا کاتێک کوشتاری زۆریان لێ دەکەن اینجا کە هێزیان نەما بەدیل بیان گرن بەتوندی باڵ بەستیان بکەن ئەوسا یەکێک لەم دوو کارەیان لەگەڵدا ئەنجام بدەن یان بە پیاوەتی و منەت یاخود بە گۆڕینەوە فیدیە ئازادیان بکەن تا شەڕ کۆتایی دێت و ئاسەواری نامێنێت و دوژمنان چەک دادەنێن بڕیارەکە ئاوەهایە ئەگەر خدا بیویستایە خۆی تۆڵەی لێدەسەندن بەڵام دەیەوێت بە یەکتر تاقیتان بکاتەوە ئەوانەشی لە پێناوی خدا شەهید بوون هەرگیز پاداشتی هەوڵ و کۆششیان بەزایە نادات سيهديهم ويصلح بالهم ئەوانە ڕێنمووی دەکات بۆ جێگە و ڕێگەی خۆش و دڵ و دەروون و بیر و هۆشیان ئاسوودە دەکات ويدخلهم الجنة عرفها لهم هەروەها دایان خاتە ئەو بەهەشتەوە کە بە جۆرەها شێواز بۆی باس کردوون يا أيها الذين آمنوا إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم ئەو کەسانەی ئیمان و باوەڕتان هێناوە ئەگەر ئێوە پشتیوانی لە ئاینی خدا بکەن و هەوڵی سەرکەوتنی بدەن ئەوە خداش پشتیوانی لە ئێوە دەکات و سەرتان دەخات و پایەدار و جێگیرتان دەکات والذين كفروا فتعسا لهم وأضل أعمالهم ئەوانەشی بێبڕوا بوون خەجاڵەتی و سەرشۆڕیان بۆ هەیە و کار و کردەوەشیان لە دنیادا بێ ئاکامە و لە قیامەتیشدا مایە پوچن ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم ئەوە بەهۆی ئەوەوەیە بێگومان ئەوان ڕقیان لە قورئان بۆتەوە و حەزیان لە بەرنامەی خوددا نەبووە جا خوداش کار و کردەوەکانی پوچ کردنەوە أفلم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم دمر الله عليهم وللكافرين أمثالها ئایا ئەوە نەگەڕاون بەسەر زەویدا و سەرنج بدەن تا بزانن سەرنجامی ئەو خەڵکە نالەبارەی پێش ئەمان چۆن بووە
خدای بەدەسەڵات ماڵ و حاڵیانی بەسەردا ڕووخاندن جا بۆ هەموو بێباوەڕان سزای ئاوا شتێکی چاوەڕوان کراوە درەنگ یا زوو دووچاریان دەبێت. ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم. ئەوە بەهۆی ئەوەیە چونکە بەڕاستی خوددا پشتگیر و پشتیوانی ئەوانەیە کە ئیمان و باوەڕیان هێناوە بێگومان بێباوەڕانیش هیچ پشتیوانێکیان نییە. إن الله يدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار والذين كفروا يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام والنار مثوى لهم. بەڕاستی ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە خدا دایان خاتە باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەناویدا دەڕوات ئەوانەشی بێبڕوابوون لەم دنیایەدا ڕادەبوێرن و دەخۆن وەک ئاژەڵ لە ئایندەشدا دۆزەخ جێ و شوێنیانە. وكأي من قرية هي أشد قوة من قريتك التي أخرجتك أهلكناهم فلا ناصر لهم. زۆر شار و شارۆچکەمان لەناو برد لەو شارەی کە تۆیان دەرکرد بەهێزتر بوون هیچ کەسیش نەیتوانی پشتیوانیان بێت. أفمن كان على بينة من ربه كمن زين له سوء عمله واتبعوا أهواءهم. ئایا ئەو کەسەی کە لەلایەن پەروەردگاریەوە بەڵگە و نیشانی ڕوونی پێگەیشتووە و باوەڕی دامەزراوی پێیەتی و لەسەری دەڕوات وەکو ئەو کەسە وایە کە کار و کردەوەی ناشرین و نادروستی لەبەر چاو ڕازێنرابێتەوە ئەو جۆرە کەسانە شوێن و ویست و ئارەزووی ناپوختی خۆیان کەوتون. مثل الجنة التي وعد المتقون فيها أنهار من ماء غير آسن وأنهار من لبن لم يتغير طعمه وأنهار من خمر لذة للشاربين وأنهار من عسل مصفى ولهم فيها من كل الثمرات ومغفرة من ربهم كمن هو خالد في النار وسقوا ماء حميما فقطع أمعاءهم. وێنەی و بەهەشتەی کە بەڵێندراوە بدرێت بە خوداناس و پارێزکاران ئەمەیە چەندەها ڕووباری لە ئاوی سازگار و تام و نەگۆڕاوی تێدایە هەروەها چەندەها ڕووباری شیر کە تامی تێک نەچووە هەروەها چەندەها ڕووبار لە شەرابی تام خۆش و بۆن خۆش کە لە خواردنەوەی بێزار نابن و لەبەرچاویان ناکەوێت بۆ ئەوانەی دەیخۆنەوە چەندەها ڕووبار لە هەنجوینی پاڵفتە و بێگەرد هەروەها بۆیان هەیە لەو بەهەشتەدا لە هەموو جۆرە بەروبووم و میوەیەکی جوان و بەتام و بۆن خۆش هاوکات لەگەڵ لێخۆشبوون و خۆشەویستی پەروەردگاریاندا. ئایا و بەختەوەرانە وەکو ئەو کەسانەوان کە لەناو ئاگری دۆزەخدا نەمرن و ئاوی لە کوڵ دەکرێت بەگەرویاندا کەڕی خۆڵەکانیان پارچە پارچە و توێ دەکات. ومنهم من يستمع إليك حتى إذا خرجوا من عندك قالوا للذين أوتوا العلم ماذا قال آنفا أولئك الذين طبع الله على قلوبهم واتبعوا أهواءهم. أي محمد هەندێک لەو بێباوەڕ و دووڕوانە دێن و گوێت بۆ دەگرن هەتا کاتێک لە قسە و گفتارت بوویتەوە جێت دەهێڵن و بە دوودڵیەوە دەپرسن لە ئیمانداران ئەوە باسی چی دەکرد ئەوە لە چی دەدووە ئەوانە خوددا مۆری ناوە بەسەر دڵیاندا و شوێنی ئارەزوو ویستی نەگونجاوی خۆیان کەوتون. والذين اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم. ئەوانەشی ڕێبازی هیدایەت و ئیمانداریان گرتۆتە بەر بە گفتاری پێغەمبەر هیدایەت و دینداریان گەشە دەکات و پەرە دەسێنێت خودداش شارەزای و پارێزکاری و دڵنیایی زیاتری پێبەخشین.
فهل ينظرون إلا الساعة أن تأتيهم بغتة فقد جاء أشراطها فأنى لهم إذا جاءتهم ذكراهم ئایا ئەوانە چاوەڕێی چی دەکەن جگەل لە قیامەت کە لە ناکاو یەخەیان پێ بگرێت چونکە بەڕاستی هەندێک لە نیشانەکانی دەرکەوتووە کە یەکێک لەوانە ڕەوانەکردنی دواهەمین پێغەمبەرە جا ئەو کاتە کە بەرپا بێت بیرکردنەوە و ئامۆژگاریان چ سوودێکی دەبێت فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم أي إنسان دەیکەواتە چاک بزانە و دڵنیابەت جگەل لە خوددا هیچ خودایەکی تر نییە داوای لێخۆشبوونی گوناه بۆ خۆت و ئیمانداران لە پیاوان و ئافرەتان هەر لەو بکە و دڵنیابە کە خوددا دەزانێت لە ڕۆژدا بە چیەوە خەریکن و لە شەویشدا لە کوێ دەحەوێنەوە و ئارام دەگرن یاخود دەزانێت چی دەکەن لە دنیادا و دەرەنجامەکەشی لە قیامەتدا چۆنە ويقول الذين آمنوا لولا نزلت سورة فإذا أنزلت سورة محكمة وذكر فيها القتال رأيت الذين في قلوبهم مرض ينظرون إليك نظر المغشي عليه من الموت فأولى لهم طاعة وقول معروف فإذا عزم الأمر فلو صدقوا الله لكان خيرا لهم هەندێک لە ئیمانداران دەڵێن خۆزگە سوورەتێک دەربارەی جەنگ دژی کافران دەهاتە خوارەوە کەچی کاتێک کە سوورەتێک بەڕوونی دادەبەزێت و باسی جەنگی تێدایە ئەوە دەبینیت ئەوانەی لە دڵیاندا نەخۆشی باوەڕلاوازی و دووڕووی هەیە چاویان ئەبلەق دەبێت سیرت دەکەن وەکو کەسێک لەسەر مەرگدا بێهۆشی بەسەردا هاتبێت جا باشتر وابوو کە گوێ ڕایەڵ بوونایە و قسەی جوان و بەجێیان بکردایە جا کاتێک کارگەیشتە قایمی و جەنگ بەرپا بوو ئەگەر لەگەڵ خوددادا ڕاست بوونایە ئەوە چاکتر بوو بۆیان فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم ئایا ئێوە بەتەمان ئەگەر لە غەزا پشت هەڵبکەن یاخود دەسەڵاتتان کەوتە دەست تۆوی ئاژاوە و فەساد و تاوان لە زەویدا بچێن و هەرچی پەیوەندی خزمایەتیش هەیە بیپچڕێن و لە ناوی بەرن أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم ئەو جۆرە کەسانە ئەوانن کە خوددا نەفرینی لێکردوون و کەڕی کردوون و کوێرایی هێناوە بەسەر چاویاندا ڕاستیەکان نابینن أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها ئایا ئەوە بۆچی ئەوانە وردبینی لە قورئاندا ناکەن و گوێی بۆ ناگرن یا ئەوەیە دڵەکان لە ئاسی ڕاستیدا قوفل دراوە إن الذين ارتدوا على أدبارهم من بعد ما تبين لهم الهدى الشيطان سول لهم وأملى لهم بەڕاستیەوانەی پاشگەز بوونەوە و بەرەو دوا گەڕانەوە دوای ئەوەی ڕێگەی هیدایەت و ئیمانیان بۆ دەرکەوت بوو ئەوانە شەیتان بە فێڵ و تەڵەکە تەماداری کرد بوون بە هیوای تەمەن درێژی و خۆشگوزەرانیش فریوی دابوون ذلك بأنهم قالوا للذين كرهوا ما نزل الله سنطيعكم في بعض الأمر والله يعلم إسرارهم ئەو زاڵبوونی شەیتانە بەهۆی ئەوەوە بوو کە بەڕاستی دووڕوەکان دەیانوت بەوانەی کە داخلە دڵ بوون بەرامبەر ئەوەی خوددا دایبەزاندووە کە قورئانە ئێمە لەمە دوان لە هەندێک هەڵوێستدا بە قسەتان دەکەین خودداش خۆی چاک ئاگادارە لەو نهێنی و پیلانانەی کە دەیشارنەوە فكيف إذا توفتهم الملائكة يضربون وجوههم وأدبارهم ئاخۆ حاڵیان چۆن بێت کە فریشتەکان لە کاتی گیان کێشانیاندا بەدەم و چاو بەر و پشتیاندا دەماڵن ذلك بأنهم اتبعوا ما أسخط الله وكرهوا رضوانه فأحبط أعمالهم
ئەو سوکایەتی سەرمەرگە بۆیە بەسەریاندا دێت چونکە ئەوانە شوێنی ئەو شتانە کەوتبوون کە قین و خەشمی خوددا دەبزوێنێت ئەوانە بێزار بوون لە ڕەزامەندی خوددا خودداش کار و کردەوەیانی پوچ و بێ ئاکام کرد أم حسب الذين في قلوبهم مرض أن لن يخرج الله أضغانهم ئایا ئەوانەی کە دڵیان نەخۆشی دووڕووی تیادایە وایان زانیوە خوددا هەرگیز کینە و بغزی دەرونیان ئاشکرا ناکات ولو نشاء لأريناكهم فلعرفتهم بسيماهم ولتعرفنهم في لحن القول والله يعلم أعمالكم خۆ ئەگەرمان ویستایە ئەوانەمان پیشان دەدایت ئەو کاتە بەڕواڵەت دەدناسینەوە سوێن بە خوددا لە شێواز و ناوەڕۆکی قسە و گفتاریاندا دەیان ناسیتەوە خوددا خۆشی ئاگا و زانایە بە کار و کردەوەکانتان ولنبلونكم حتى نعلم المجاهدين منكم والصابرين ونبلو أخباركم سوێن بە خوددا ئێمە دەتان خەینە بەرتاقیکردنەوە تا لە جیهانی واقعدا تێکۆشەر و خۆگرانتان دەربکەوێت و ئاشکرا ببێت بۆمان بۆ ئەوەش هەواڵی چالاکی ئێوەمان بێتە دەست إن الذين كفروا وصدوا عن سبيل الله وشاقوا الرسول من بعد ما تبين لهم الهدى لن يضروا الله شيئا وسيحبط أعمالهم بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕن و ڕێگەل لە بڵاوکردنەوەی پەیامی خوددا دەگرن و دژایەتی ڕێبازی پێغەمبەر دەکەن دوای ئەوەی ڕێبازی هیدایەت و ڕاستیان بۆ ڕوون بۆتەوە ئەوانە هەرگیز ناتوانن زیان بە خوددا و ئاینی خوددا بگەێنن خدای گەورەش لە ئایندەیەکی نزیکدا هەموو کار و کردەوە پیلالیان پوچەڵ دەکاتەوە يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم ئەو کەسانەی ئیمان و باوەڕتان هێناوە گوێڕایەڵی فەرمانی خوددا و فەرمانی پێغەمبەر بن کار و کردەوە چاکەکانتان پوچ و بێنرخ مەکەن بە ڕووپامایی و خۆبەزلزانین و پەشیمان بوونەوە لە خێر و منەتکردن و هەتا دوایی إن الذين كفروا وصدوا عن سبيل الله ثم ماتوا وهم كفار فلن يغفر الله لهم بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕبوون و بربەست و کۆسپیان دەخستە بەردەم ڕێبازی خوددا پاشان مردن لە کاتێکدا کە کافر بوون ئەوە هەرگیز خوددا لێیان خۆش نابێت و چاو پۆشیان لێ ناکات فلا تهنوا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون والله معكم ولن يتركم أعمالكم ئێوە سستی مەکەن و داوای ئاشتی پێشوەخت لە دوژمنان مەکەن چونکە هەر ئێوە سەرکەوتوو دەبن دڵنیابن کە خودداش لەگەڵتانە کار و کردەوەتان بەزایەن نادات و لێی کەم ناکاتەوە إنما الحياة الدنيا لعب وله وإن تؤمنوا وتتقوا يؤتكم أجوركم ولا يسألكم أموالكم بەڕاستی ژیانی دنیا تەنها بریتە لە یاری و گەمەیەکی تەمەن کۆتا جا ئەگەر باوەڕ بهێن و پارێزکار بن ئەوە خوددا بە چاچی پاداشتان دەداتەوە خودداش وەنەبێت داوای بەخشینی هەموو سامانتان لێ بکات إن يسألكموها فيحفكم تبخلوا ويخرج أضغانكم خۆ ئەگەر خوددا داوای بەخشینی هەموو سامانتان لێ بکات و ئەرکێکی گران بخاتە سەرتان ئەوە ڕەزیل و بەرچاو تەنگ دەبن هەموو ڕق و کینەیەکتان دەردەخات ها أنتم هؤلاء تدعون لتنفقوا في سبيل الله فمنكم من يبخل ومن يبخل فإنما يبخل عن نفسه والله الغني وأنتم الفقراء وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم
ئەوەتە ئێوە بانگ دەکرێن تا بەخشینتان هەبێت لە پێناوی خوددادا کەچی هەتانە ڕەزیل و بەرچاو تەنگە خۆ ئەوەی ڕەزیل و بەرچاو تەنجی هەبێت ئەوە بێگومان هەر ڕەزیلی لە خۆی دەکات و زەرەر لە خۆی دەدات چونکە هەر خوددا خۆی دەوڵەمەند و بێنیازە هەر ئێوەن هەژار و نەدار و کەم دەست و بەنیاز جاگەر ئێوە پشت هەڵکەن لەم دین و بەرنامەیە خوددا کەسانی چاکتر لە ئێوە دەهێنێتە مەیدان